بله تماشاوان نجا پرسکریکه که دم دریجه او دور برید بن حکم اسپانیای دبو پشتی کو اسپانیا وکشیا و جاری جالی مغرب ماروکو و پرانیا و تی بری و برن اف بریار و چقاسی کاربه و پرسکریکه جاره سر بکه از برز یاسین عزیز بپرسم لیکولر و شیروکار سیاسی نها الاستودیوی لگل من امام استاد بخیراتی. نتوين يقرتي أنجمن آسايش بريار دا ببرانيا دنگان كوب صحراء يا روجافا جالية مغربي و دناوا سينوري مغربي دا بمينة لي خسر با حكم ذاتي هبا اف يك برسكريكي جاره سردكه سپاس هیویدان خانسلا و جناب لا بینرانی روداو پێم وانە کە کێشەکە بە تەواوی چارەسەربی بە تایبەتی کە لایەنێکی سەرەکی کێشەکە کە بەرەی پۆلیساریۆ ڕازی نییە بەو بڕیارە کە پێی وایە زیاتر ئەوە کرایەکە ناوچەکە کە ئەوان سربخۆبی ئەوان سربەخۆیان دەوێت بەڵام بەو بڕیارەی نێودەوڵەتی ئەنجومەنی ئاسایشی نێودەوڵەتی دیارە زیاتر لایەنی مەغریبی تێدا گیراوە بۆیە پێم وایە هەروەش ئەو مامەڕوون دەکاتەوە کە هەڵوێستی جەزایریش زۆر ئەرێنی نەبوو بە بەرامبەر ئەو بڕیارە ئەم پێم وایە ئەو کێشەیە ئەگەر بە تەواوی فشار لەسەر حکوومەتی مەغریب نەکرێ کە بە تەواوی با بڵێن خۆسەریان حکومەتی زاتێکی تەواو نەدرێتە خەڵکی بیابانی ڕۆژئاوا پێم وانە ئەو کێشەیە چارەسەری بە تایبەتی کە بەرەی پۆلیساریۆ بەرەیەکی چەکدارە و نزیکەی 120 ناوچەکەی ئەو بیابانەی لەدەستە بۆیە پێم وایە ئەو کێشەیە بە ئەوها بە بڕیارێکی نێودەوڵەتی چارەسەر ناکرێت ئەگەر بڕیارێکی وا نەبی واقعی نەبی کە بتوانێت ئەو کێشەیە کە 50 ساڵە زیاتر هەیە لە نێوان پۆلیساریۆ و حکوومەتی مەغریبی بەردەوام بی پۆلیساریۆ خۆی جەنگا خۆی چەکی بەکارهێنا دژی داگیرکاری ئیسپانیا کە ساڵی 76 شوێنەکەی بەجێهێشت بۆیە پێم وایە ئەو بڕیارە زیاتر پشتگیری لە حکوومەتی مەغریب دەکات پشتگیری لەو با بڵێن ئەو سیاسەتەی ئێستای نێودەوڵەتی هەیە کە فشار بخرێتە سەر لایەنە چەکدارەکانی کە ئۆپۆزیسیۆن کە دەیانەوێ سربەخۆیی دەیانەوێ ئازادی تەواو لە وڵاتان دەست بهێنن پێم وایە کە ئەوە گورزەکی کوشندەی نێودەوڵەتیە لەو هەموو هیوا و ئاواتانەی کە ئەو لایەنانە هەیتیان لە بەدەستێنانی سربەخۆ لە وڵاتەکەیان ئیدارەی ترامپیش پشتگیری دکە ئەو نابە سەدەم و مشکلە پرسکرێک جارە سەر ببە خۆی کە ئیدارەی ترامپ دیارە زیاتر لە پشت ئەو بڕیارەیە هەروەکو لە وتارەکەی با بڵێن شای مەغرب جێمالێ بوو کە بە تایبەت سوپاسی ئەمریکا و گوتی برادەری خۆم هاوڕێی خۆم ترامپ دەکە دیارە ترامپ زیاتر دارەژەری ئەو بڕیارەیە بۆ پشتگیر بووە ئەگەر پشتگیریەکەی لێکلایەن نەبی ترامپ پێم وایە وڵاتی یەکگرتوەکانی ئەمریکا دەتوانێت زامنی ئاشتیەک و سربەخۆیەک یان با بڵێن حکم زاتێکی چاکبی لەو ناوچەیە بەڵام ئەگەر بەرژەوەندەکان وا ڕەچاو بکرێ و زیاتر لایانی حکوومەتی با بڵێن مەرکەزی ئەو وڵاتە بگری پێم وایە ئەو کێشەیە هەر بەردەوام دەوێت بەڵام خاڵەکی تر هێویدارخان ئەوەیە کە رووسیا و سین کە مافی ئەویان هێڤیتۆ بەکاربین بەکاریان نهێنا ڕاستە دەنجان پێنەدا بە بڕیارەکە هەر با بڵێن ئەویان کرد امتیناعیان کرد بەڵام نەبوونی هەڵوێستێکی جددی رووسیا و سین لەو بابەتە پێم وایە کە زیاتر هەڵوێستی ئەمریکایانە هەڵوێستی پاڵپشتی ئەمریکا لە بۆ حکوومەتی مەرکەزی مەغرب تونتر دەکا و لایەنی بەرامبەر زیاتر بێهیوا و بێئومێد دەکا ئەنجومەنە ئەولەکاریە یان نەتەوەی یەکگرتی چ قاسی دکاره سرکفتی به دچار سرکرنا پرسکریکن وکه یه صحرا روجاواده و پرسکریکن وکه و کنها هنه تجی گوت دی براستی امریکا بتایبتی دخوازه تمام وان گروپین چکدار یه کوبرنگه کی شردکن نمینن یعنی داویه لوان بینه انجمن اولکاری دکاره چ قاسی دوی پلانه ده سرکفتی به خۆمە پێمان وایە هەمومان دەزانین کە ئەنجومەنی ئاسایشی نێودەوڵەت هەتا نەتەوە یەکگرتوەکان ئەو هێز و توانایی نییە کە بڕیارەکان بسەپێنی وە لە زۆر شوێن دەبین ئەو لە فەڵەستین دەبین لە شوێنێک کە دەبینین کە ئەنجومەنی ئاسایشی بەبێ پاڵپشتی وڵاتە زرێز دەکەن بە تایبەت ئەمریکا ناتوانێت ئەو بڕیارانە جێبەجێ بکات لەسەر ئەرزی واقع ڕاستە هاوکار دەبی ڕاستە ناونیشانی جێبەجێکردنی بڕیارەکان بە ئارمی نەتەوە یەکگرتوەکان دەبی بەڵام دەبی پشتی بکرێت لە وڵاتە زرێزەکان بە تایبەتی ئەمریکا ئەم پێم وایە ترامپ ینی لەوەتی هاتووە سەر دەسەڵات دەوێ وا پیشان دەکا پیاوی ئاشتیە دەوێ ئاشتی
بەرپا بکە لە هەر شوێنێک کە کێشە و شەڕی تێدا بێت کە ئەوەش دیارە یەک لە ئامانجەکانێکی لەو بابەتەی. ئەمریکا لەو سات و کاتەدا بەرژەوەندی زیاتر لەگەڵ وڵاتی مەغریبە. وڵاتی مەغریب شوێنێکی استراتیژی شوێنێکی زۆر گەورە و گرنگی هەیە لە ناوچەکە. بۆیە پێم وانە زیاتر دەبتە فشار ئەنجومەنی ئاسایش کە بڕیارەکە جێبەجێ دەکات بۆی کە دەرچووە و کە با بڵێن ئەنجومەنی نێودەوڵەتی لی ڕازی بوون و بڕیاریان لەسەداوە کە وایە کە بەرەی پۆلیساریۆ دەبی وەکو زۆری ئەوانەی لای خۆمان ئەوەی هەتا لە ڕۆژ ئاوای کوردستانیش ئەوەیە کە زیاتر لەگەر ئەو بڕیارانە بگونجێن و وانەکەن کە کۆمەلگای نێودەوڵەتی بفتە دوژمنیان. پێیان وایە کە ینی با بڵێن ئەنجومەنی ئاسایش ئەو بڕیارێکی نێوەندە لە نێوان ئەوەی نە هەموو بدرێتە دەسەڵات بدرێتە حکوومەتی مرکزی مەغریب یان ئەوەی کە پۆلیساریۆش داوای سربەخۆی ئەو بیابانە دەکات. پێم وایە ئەگەر بکرێ و بگونجێ و جدیت هەبی لەو بابەتەی پێم وایە بەشێکی چاک لە ئەوانەی کە دەیانوێت خەڵکی ئەو بیابانە زیاتر بە ئارام و سەقامگیر و ئاسایش بژین. بەرەیە پۆلیساریۆ دەبێژە گفتوگۆ ناکەم ینی قبولژی ناکەم وێ بریارێ وێ شەڕ بەرفەرەهتر ببە دەدەما پێشتە شەڕێکی گەورە دروست بەگەلو ینی 50 ساڵە بەرەی پۆلیساریۆ بە پاڵپشتی جەزائیر پێشتر لیبیا کە لیبیا ئێستا نەماوە زیاتر پێم وایە کە فشاری دەوڵەتی دەکرێتە سەر جەزائیر چونکە بەبێ پشتیوانی جەزائیر پۆلیساریۆش ناتوانانی ئەو شەڕە بەردەوامی پێ بدەکە و باسم کرد تا ئێستا هەر 120 شارە ئەوکان پایتەختەکەی کە بیابان کە عیونە لەژێر دەسەڵاتی حکوومەتی مرکزی مەغریبدایە. پێم وایە ئەگەر بابەتێک یان جۆرە نەرمیەکە بی لە هەردوولا باشتر بیت چونکە پێم وانە بەردەوامی شەڕ بەردەوامی بەکارهێنانی چەک زیاتر پاش بڕیاری ئەنجومەنی ئاسایشی نێودەوڵەتی پێم وایە کە بەرەیەک پۆلیساری و بەرەیەکی نێودەوڵەتی لە خۆی دەکاتەوە پاش ئەوی ئەو بڕیارە دەرچوو. بۆیە پێم وایە کە زیاتر بە ژیری مامەڵە بکرێت لەگەڵ ڕاستە ئەوەی کە پۆلیساریۆ دەویست کە بابەتی مەسەلەن ڕیفراندۆم دامەزراندنی ڕیفراندۆمبوونی ڕیفراندۆم یان مەسەلەن مافی چارەنووس دیاریکردنی چارەنووس تێدانیە لەو بڕیارە بەڵام پێم وایە لەو کات و ساتەدا پۆلیساریۆ دەبی زیاتر بێتە پێش تا بتوانی سوود لەو بڕیارۆگری لە بڕیاری حکمی ذاتی بە تایبەتیەوەی کە بەرەی پۆلیساریۆ خەڵکی ڕەسەنی ئەم بیابانن. سەحرا ڕۆژاوا بۆ ئەو هەندە گرینگە بۆ مەغرب؟ ینی نزیکەی 300,000 کیلۆمەترە هەمووی لەسەر با بڵێن لەسەر ئەوی ئەتلەسیا محیتی ئەتلەسیا ئەم پێم وایە شەشی ڕاست زۆری بیابانە بەڵام ئەو زۆری بیابانە وا دەکە کە ئەو شوێنە جوگرافی ژوێنی ئابووری ژوێنی استراتیژی شوێنی ئاسایشی بوونی لەسەر ئەو بەشە زۆری زەریای ئەگەر ئاشتی و سەقامگیریێک لەو ناوچەی هەبوو کە پێم وایە بەرژەوەندی ئابووری و استراتیژی و ئەمنی زۆر دەبی بۆ دەوڵەتی مەغریب. گەلێکی سپاس بڕێز یاسین عەزیز لێکۆلەر و شیرۆڤەکاری سیاسی تو میوانێ مەبوو. زۆر سپاس.